بڕیارە هەفتەی داهاتوو پەرلەمان کۆب بێتەوە و کابینە وەزارێکی محەممەد شیع سوودانی لە پەرلەمان متمانە وەربگرێت. لایەنەکان تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر پشکەکانیان لا وەزارەتە جیاوازەکانی عراق. ئایا ئەم پرۆسەیە دەتوانێت هەنگاوەکانی پێکێنانی حکوومەت لەلایەن محەممەد شیع سوودانیەوە خێراتر بکاتەوە تا چەندەم کابینەیە سەرکەوتو دەبێت؟ کورد لەم نێوانەدا تا چەندە یەکگرتووە بۆ بەدەستێنانی وەزارەتەکان و ڕێککەوتنەکانیان بەکوێ گەیشتووە؟ زیاتر قسە دەکەم بەڕێز ئیخلاس دلێمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە لەگەڵما. بەڕێز ئیخلاس ئەم کاتت باش. ئەمەوێت سەبارەت بە کۆبوونەوەکەی پەرلەمان لە بەڕێزت پرسم. شەمە بڕیارە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت، بەڵام هەندێک دەڵێن کە بۆ دووشەمە دواخراوە. ئایا هیچ ئاگاداریەک لە پەرلەمانەوە هەیە بۆی کە ڕۆژێکی دیاریکراوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان و متمانەدان بە کابینەکەی سوودانی هەبێت؟ بەێ دەم ئەوەژی باش سپاس شوەرش بۆ تەماشەوانی کوردستان 24 ji بۆ civîna roja şemiyê wê li dar keve bi rastî wê neyên li paşxistin ev civîn wê dema xwe ya diyarkirî de bê li darxistin wê aliyên siyasî hewlên xwe bidikin piştî ku Hemed Şiya Sudanî ji wan kutleyên perlemanî xwest ku sê navan pêşkêş bikin ji bo ku navên wezîran bi rastî sibe jî wê civînek hebe ji bo vê yekê ji bo ku aliyên siyasî kandîdê xwe ji bo postên wezaretan pêşkêş bikin. Roja şemiyê jî wê civîn bêl darxistin. Ez heger ez wê bawerî dêm ku nîvê kabînê wê derbas bibe divê civîna roja şemiyê de ew ê din jî wê bimîne ji bo civînên din jî ji bo civînê din wê bimîne nîvê kabîneyê. Ez wê bawerî dêm ku roja şemiyê wê şemiyê civîna perleman li dar keve wê roja yekşemê jî civata wezîran wê bicive. بەڵێ سەبارەت بە پشکی کورد لە کابینە وەزارەکەی محەممەد شیع سوودانی پارتی داوای کامە وەزارەتێک دەکات. ئایا کلایی کراوەتەوە وەزارەتەکان و ناوەکان بەرنامەی داهاتوو بۆم بابەتە چییە؟ وەزارەتێن کۆ پشکا کوردانە بڕاستی بگشتی ئێستکارم بێژم بەڵێ چار وەزارەتن بڕاستیش بۆ کوردان وەزارەتە دەرڤەیە وەزارەتە ئاواکردنەیە یا ئاواکردن و شارەدارین وەزارەتە دادەیە وەزارەتە ژینکە هەیە بڕاستی پارتیا دەموکراتە کوردستانی وێ وەزارەتە دەرڤە یا وێ بە وەزارەتە ئاواکردنی و شارەداریان هەروەها وەزارەتە دادێژی وێ سێ وەزارەتش بۆ پارتیا دەموکراتە کوردستانی بە لێش بۆ ناوان ڕاستی حتا ناها ناوێت نهاتن دەستنیشانکردن لێ سەرۆکی پارتیا دەموکراتە کوردستانی بەرز مەسعود بارزانی ئەوێ وان ناوا دەستنیشان بکە سبەوێ ئەو ناوژی بگهێن یانژی دەبە کۆ ئیرۆ ئێواری ئەو ناو بگهێنمە ji bo ku bêne pêşkêşkirin sibe civînek heye wê divê civînek li gel Serokwezîr Raspardiye heye li wê de wê ew nav bêne pêşkêşkirin lê heta niha nav nehatin eşkerekirin ez karim bêjim biryara dawî heta niha nehatiye li ser navan îro êvarî yan jî sibeha wê nav werin pêşkêşkirin ji bo ku li gel kutleyên dinê siyasî bê gengeşekirin li ser navana li ser li gel Mihemed Şiya Sudanî بەڕێز دلێمی ئایا لەگەڵ یەکێتی گەیشتنەوە ڕێککەوتن سەبارەت بە وەزارەتانی کە پشکی کوردن لە بەغدا وەکو پارتی؟ بس دما کو سرو کومار درباس بو جوینا پارلمان اب خوشی رکفتنه که یعنی کارم بیجم یکی دیگه نشمن کردستان براستی استحقاق خوایین هل بجارتنان ما فين خوایین روا ورگرت یعنی براستی اف یک جی ما في وی بو پست سرو کومار عراقی
سكار بيش بشكاوي بوتشو جهشتاوي جهشتا ما في خويا يكيتي بارتي ديمقراطية كردستاني وزارتك بدا يكيتي يعني اجتماعية كردستاني يندجي جبو بارتي ديمقراطية كردستاني او وزارتي بمينا براستي بارتي ديمقراطية كردستاني وكم قوتي وزارتك بدا افري كفتن بريجي هاتو بكرن حتى انها افري كفتن هاتي يكرن افجي هاف بشيبو دنا برا همو آلين سياسي ده دمكو او جوینا بری دروژان هاتو بکرن. بله پێکهاتەکانیش داوای وەزارەتی خۆیان دەکەن بە تایبەتی پێکهاتی زدی داوای وەزارەتیان کردووە پشکی پێکهاتەکان چۆن لە بەرچاو دەگیرێت بە تایبەتی لەم کابینەیەدا. درباري بيكهاتا كريستيانا محمد شيع سوداني دما جوینا بری دروژان نبر آلین سیاسی ده وزارت کوچ بران دان پکاتیا کریستیانن و افجی براستی داخوازک وانه و پکاتیا ازیدیجی براستی پیوستی وان دویکو پستک بگهوان جی براستی جبرکو اوجی توشی راستی ایش و آزار نهاتن داخوازک وانه لي أذكارم بيجم استحقاقات إن هالبجارتنا هنا از نظام كنا رينا محمد شيع سوداني شيع يعني زوي باري دما كركو جرك أذكارم بوستك جرك بوست أو بوست في جاري جهشت با إزيدي أم براستي جارد نجبو مسيحيان بو لي دفيابو في جاري جهشت با إزيديان أم هيفي ديكن كو نونارتیا ایزادیان دوی کابینه ده هب براستی جبرکو ایزیدی راستی گلک ایش و آزار هاتم راستی. باشە گەر بەگشتی لەبارەی کابینەکەی سوودانیەوە لەبارەی زت بپرسم پێتان وایە ئەو وەزیرانەی کە سوودانی پێشنیاری دەکات لە پەرلەمان متمانە وەردەگرێت دوای ئەمە ئایا هیچ ئاستنگ دێتە بەردەم پێکهێنانی حکوومەت لەلایەن سوودانیەوە؟ بله برزگریک و بردوام براستی القلب حکومتهان به حکومتی جبرگو همو حکومتين برج راستی قالك اصلا گیان هاتن اصلا گیان سیاسی بداوی نابن لی اذکارم بیجم هگر کتلین سیاسی ناوی خو پیشکش کرن و دمي و بشكي اصلا گی کیم ببن وكو نارينا محمد شيع سوداني همو کتلین سیاسی خسكو هر یک سينا واجبو یک پوستی خواستی جوان آلین سیاسی و دمیکو آزادی اوی بهتر بجبو هالبجارتنا ناوکی و دمیجی هلبت محمد شیع سودانی او یک دستوی ویده یا دمکو کسکی هل بجره جوان کسی کو هاتنه پیشکش کرن یعنی او بخوزانه یعنی کو او یک باشه یا نباشه کسی سیاست مدارن کسی پیشینه یا نه او یک جی همود به جبر پرسرتی محمد شیع سودانیه پارلمان عراق جی نهاجی لهویا برنامه حکومی یا محمد شیع سودانیه کو او جی پیشکشی آلین سیاسی هات نکرن براستی لسر پارتیین سیاسی تایبت هات نکرن پارلمان عراق نها لهویا ویک برنامه حکومی محمد شیع سودانیه کو نهاجی پیشکشی آلین سیاسی هات نکرن زۆر باشە بەڕێز ئیخلاس سلێمی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.